بڵاوبوونەوەی وێنەی پولێک لەلایەن وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە تێیدا نەخشەی کوردستانی گەورە نمایش دەکات، هەرایەکی گەورەی لە تورکیا ناوەتەوە بە جۆرێک تەواوی هێزە سیاسەکانی ئەو وڵاتە هاتوونەتە سەرخەت و هەریەکەیان بە جۆرێک دژایەتی کورد و باشووری کوردستان دەکات. لە کاتی سەردانەکەی پاپای ڤاتیکان بۆ هەرێمی کوردستان و پێشوازی لێکردنی لەلایەن بەرپرسانی هەرێمەوە، ئانوە جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندنی حکومەت ژمارەیەک پولی پۆستەکەی کە وێنەی پاپایان لەسەر بوو نمایش کرد. دواتریش پولەکان لە هەژماری وەزارەتی گواستنەوە لە فەیسبوک بڵاو کرایەوە. یەکێک لە پولەکان نەخشەی کوردستانی گەورەی لەسەر نەخشێنراوە و لەگەڵیشیدا پاپای ڤاتیکان دەرکەوتووە. لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو دیمەنە لە میدیاکانی کوردستان، هەرزوو دەوڵەتی تورکیا لەسەر ئاستی فەرمی و لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی وڵاتەکەوە بە توندی هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان، داوای هەرچی زووتری ڕاستکردنەوەی هەڵەکەیان کرد. وەزارەتی دەرەوەی تورکیا ڕۆژی چوارشەممە ڕاگەندراوێکی لەبارەی ئەو پولەوە بڵاو کردەوە و ڕایگەیاند هەندێک بەرپرسی لە سنووردەرچووی ئیدارەی هەرێمی کوردی باکووری عێراق مەرامی بەکارهێنانی ئەو سەردانەی پاپایان هەیە بۆ خستنە ڕووی خەیاڵە خاوەکانیان لەبارەی یەکپارچەیی خاکی وڵاتانی دراوسەی عێراق. لە دوای لێدوانی وەزارەتی دەرەوەی تورکیا کاردانەوەکان دژی ئەو پولە فراوانتر بوون. عومەر چەلیک وتەبێژی پارتی دادوگەشەپێدان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وتی ئەم کارانە دژی تورکیا ئەنجام دەدرێن و ناوە دووبارە دەبنەوە. دوای ئەو دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی بزوتنەوەی نەتەوەیی مەهاپا کە پارتێکی ڕەگەزپەرستە و بەردەوام دژایەتی کوردان لە هەر چوار پارچەی کوردستان دەکات، لە تویتێک داوتی ئەو نەخشە زەلیلە ئەسڵەن لەژێر پێماندایە کە مەبەستی نەخشەی کوردستانی گەورە بوو. Sayın Genel Başkanımızı gündemi değerlendirmek üzere هاوکات مەڕاڵ ئاکشەنەر سەرۆکی ئی پارتی لەبارەی ئەو پولەوە هێرشی توندی کردە سەر ئەردۆغان و بەوە تۆمەتباری کرد کە برای گیانی بەگیانی مەسعود بارزانیە. لە نوێترین کاردانەوەشدا سەرۆکایەتی کۆماری تورکیا ڕایگەیاندووە ئەگەر ئەو هەڵەیە ڕاز نەکرێتەوە ئەوە هەرێمی کوردستان ڕوبەڕووی سزای قورس دەکەنەوە. کاردانەوەکان لە تورکیا ئێستا تەواوی تورکەکانی بەرامبەر هەرێمی کوردستان یەخستووە. ئەمەش لە کاتێکدای ئێستا باشووری کوردستان بۆتە گەورەترین سندوقی کۆکەرەوەی داهات بۆ تورکیا و ساڵانە زیاتر لە 20 میلیارد دۆلار لە هەرێمی کوردستان دەبەنەوە. ئەمە جگە لەو داهاتە زۆرەی کە بەهۆی نەوتی هەرێمەوە دەستیان دەکەوێت. ئێستا باشووری کوردستان بۆتە گەورەترین پشتیوانی دارایی بۆ تورکیا، بە تایبەت لەم کاتەدا کە بە قەیرانێکی سەختی داراییدا تێدەپەڕێت و نرخی دراوەکەی ڕۆژ بە ڕۆژ بێبەها دەبێت. لە بەرامبەر هێرشە میدیاکانی دەوڵەتی تورکیا و سوکایەتی زۆری بەرپرسانی ئەو وڵاتە بەرامبەر بە هەرێمی کوردستان و تەنانەت گەلی کوردستانیش لەسەر ئاستی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان لە وێنەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و حکومەت، جگە لە لێدوانێکی وتەبێژی حکومەت کە ڕایگەیاند نەخشەی سەر پولەکە تەنها پێشنیارێک بووە و پەسەند نەکراوە، هیچ هەڵوێستێک و وەڵامێکی فەرمی تورکیا نەدراوەتەوە. بۆ ئەمە تەنها پێشنیار بووینە، نمونە بووینە